بابەتێکی ئەدەبی تێکەڵ دەکەین بە بابەتە تەندروستی و بە بابەتەکانی تر ئەمیش بابەتی فیستیڤالێکە فیستیڤاڵی مەلای جەباری کە مەلای جەباری خۆی یەکێکە لە ئەدیب و شاعیرە دیرینەکانی کورد لە کەرکووک ژیاوە لە ساڵی 1806 بۆ 1876 ژیاوە واتە نزیکەی 70 ساڵ ژیاوە. مەلای جەباری نەوەی شێخ جەباری باپیرە گەورەی عەشیرەتی جەباریە دیارە هاوشێوەی زۆربەی ئەدیبەکانی و شاعیرەکانی کورد لە حوجرەکانەوە دەستی پێکردووە پاشان پەڕیوەتەوە بۆ شاری هەولێر و سلێمانی و لە شنۆش زۆربەی شوێنەکان و تاروێژ و مامۆستای ئاینی بووە و یەکێک بووە لە ئەدیبە دیارەکان لە کەرکووک. بەڵێ هەر لەسەر گرنگی فستیڤالەکەەوە گرنگیدان بە بابەتە کللتوری و دەبیەکان کە وەکو هەمیشە ڕێڵێنەوە سەرمایەکی یاخود بەشێکن لە سەرمایی مێژووی کوردستان. ئەمڕۆ ئێمە یەکێکی دیکە لە تەوەرەکانمان تایبەتەکەین بەو فستیڤالە کە فستیڤاڵی شعری مەلای جەباریە لە کەرکووک ڕێکخراوە و میوانداری ئەسوەد فایقمان کردووە کە ڕێکخەری فستیڤالەکە بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت. بانیت باش کاگە سۆدەم کاتت باش. بانیت باشم کاتی ئێوە بینەرە بە ڕێزەکانتان باشتر بۆ تۆ. مامۆستا باسێکی فستیڤالەکەمان بۆ بکەی و گرنگی ئەم فستیڤالانەش لە کەرکووکدا بەتایبەت. سوپاس بۆ بەڕێزتان کاتان پێبەخشین. فستیڤاڵی شعری مەلای جەباری فستیڤاڵێکە بۆ خولی یەکەم بۆ یەکەم جار و لە شاری کەرکووک سازەکرێ. ئێمە سێ مانگە لە خۆ ئامادەکردنین بۆ فستیڤاڵی شعری مەلای جەباری و بە ستافێکی تۆکمە و بە هاوکاری ڕێکخراوی ئادان کە ڕێکخراوێکی ئازادی حکومیە ئازادی ناحکومیە ببوورە. ئەم فستیڤاڵەمان ساز کردووە و لیژنەی باڵا و جیاوازی ئێمە لەگەڵ فستیڤاڵەکان تر لیژنەی سەرپەرشتیارمان هەیە. ئەو لیژنەیەش بۆ هەڵسەنگاندنی تەواوبوونی فستیڤاڵە دوایەوەی کە فستیڤاڵ تەواو بێ ئەوان راپۆرتی خۆیانە بێ بۆ ئێمە تا سلبیات و ئیجاباتی فستیڤاڵمان پێ بڵێن و ئامانجشمان زیندووکردنەوە و ڕاگردن و بەرزنرخاندنی فەرهەنگ و ئەدەب و شعری کوردیە لە کەرکووک لەبەرەوەی شاری کەرکووک شارێکی هەمە ڕەنگە و هەمەلایەنە و هەمە نەتەوەیە. دیارە ئێمەش وەک نەتەوەی کورد حەقی خۆمانە وەک باقی نەتەوەکانی ئەم شارە شاعیرە مێژینەکانی خۆمان بە نەتەوەکانی تر و بەنەوەی نوێی میلەتەکەمان بناسیێنین. باشە مامۆستا ئەسوەد ئەم فستیڤاڵە تەنیا خۆی لە شعرەکانی مەلای جەباری دەبینێتەوە یاخود شاعیرانی نوێش بەشدار دەبن لەوەی کە بەرهەمەکانی خۆیان پێشکەش بکەن؟ ئەم فستیڤاڵە پێشبڕکێیەکی دیایە بۆ شاعیرەکان 155 شاعیر لە کوردستان هەرێمی کوردستان و کوردستانی ڕۆژهەڵاتش شعریان ناردووە لە کۆی ئەو 155 شاعیرە 31 شاعیر وەرگیرە. ئەم 31 شاعیراسنە پێشبڕکێی سێ خەڵاتی یەکەم دووەم سێەم و خەڵاتێکشمانەیە خەڵاتی بینەری پێڵین میوانەکان بڕیارەدەن خەڵاتیە تایبەتشمان هەیە بۆ ئەوان و لە نێو فستیڤاڵە پانێڵێکمانەیە لە نێو پێناڵەکە 5 سمینارەیە هەرێک لە بەڕێزان مامۆستا ستار جەباری کاک ڕزگار جەباری و دکتۆر دەشتی لەسەر خودی مەلای جەباری قساکەن ژیان و شێعر و بەرهەمەکانی مەلای جەباری و دوو هونەرمەندش کاک حەمە سوارە و هونەرمەند نەژاد نەجم لەسەر دەقی شعری مەلای جەباری بۆ شانۆ بۆ درامە بابەتیان هەیە. باشە و دوو خەڵاتمان هەیە خەڵاتی ساڵی فستیڤاڵە بۆ دوو هونەرمەند مامۆستا شکۆر خەیات و مامۆستا سیروان عومەر لە شاری کەرکووک. باشە مامۆستا ئەو شاعیرانی کە بەشداریان کردووەڵێ لە نێو ئەو هەموو شاعیرەدا ڕێژەیەکیان وەرگیراوە. ئایا لیژنەیەکتان ئامادە کردووە لیژنەکە لە کێو کێ پێکاتووە و لەسەر چ پێوەرێک ئەو شاعیرانە دەستنیشان نەکرێت؟ بەڵێ ئێمە لیژنەی وەرگری شیعرمانە بوو کە ناوەکانی پارێزراون لەبەرەوەی بۆ خۆیان پێیان ناخۆشە
کە لە دوو شاعری گەورەی کوردستان پێکاتووە ئەوان ئەم 31 شاعیریان هەڵبژاردووە و لیژنەی داوەرمان هەیە کە 5 بەڕێزن بەڕێز کاک لەتیفاتی حفەرەج بەرپرسی لیژنەیە و دکتۆر شێرزاد حەسەن ڕەزا مامۆستا عەدنان ساڵەیی خات و چنوور نامیق و خات و ڕۆژ هەڵەبجەیی ئەم 5 کەسە لیژنەی دادوەرن خەڵاتەکان دەستنیشانەکەن ئەمڕۆ. باش مامۆستا ئەسوەد وەکو خۆت سەرەتا ئاماژەت پێداگوتیت ئەمە یەکەم بەرهەمی فیستیڤاڵە یاخود یەکەم خولی فیستیڤاڵە ئایا ئێوە دەتانەوێت ساڵانە ئەم فیستیڤاڵە هەر بەردەوام بێ و لە زۆربەی پارچەکانی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان شاعیران بێن بەرهەمەکانیان پێشکەش بکەن و ڕکابەری یاخود شێبڕچێ بکەن لە بۆ بەدەستێنانی پلەکانی یەکەم و دووەم و سێم لەم فیستیڤاڵە؟ بەڵێ ئێمە پیلان و بەرنامەمانەوەیە کارش بۆ ئەوەکەین ئەم فیستیڤاڵە بکەینە فیستیڤاڵێکی ساڵانە و خولی یەکەم ڕۆژێکە خولەکانی پشبەخوای کەینە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ و ناوێنەین فیستیڤاڵی کوردستانی گەورەی مەلای جەباری لە خولی دووەمەوە بۆی هەموو شاعیرانی کوردستانی گەورە بەشدار بن. بە تاکید ئەوە بەرنامەمانە و کاری جدیمان بۆی کردووە و بە هەوڵ و هیمەتی کۆمەڵێ دۆست و عەزیزی هونەر و ئەدەب جێبەجێەکەین. باشە مامۆستا پێمان خۆشە فستیڤاڵەکە ڕاگەێنن لەکوێیە کاتژمێر چەند بۆی کە میوانداری زۆرتر ڕوتان تێ بکات و پێشمان بڵێ چاوەڕێیەکەن کە بەشداربووی زۆر بێتە فستیڤاڵەکە. فستیڤاڵی ئێمە لە شاری کەرکووک لە لایفستیاک نزیک گەڕێکی شۆراوە کاتژمێر نۆی سەرلەبەیانی بۆ نۆی شەو دەست پێکات و چاوەڕێەکەین خەڵکی زۆرینەی جەماوەر و خەڵک بەشدار بێت. ئیشەڵا کارێکەکەین لە ڕەزامەندی هونەرمەند و نووسەرانی تەواوی کوردستانی گەورەیە بێت. باشە مامۆستا ئەسوەد وەک دەزانین کوردستان پڕیەتی لە ئەدیب و مێژوو باسی لەم پیاوە گەورانە کردووە بۆچی ئێوە ویستان ینی مەلای جەباری هەڵبژێرن؟ ئایا جیاوازی یاخود کاریگەری مەلای جەباری گرنگی ئەدەبی مەلای جەباری بۆ ئەدەبی کوردی چییە؟ مەلای جەباری دیارە شاعیرێکە لە زەمەنی مەولەوی و حەزرەتی نالیە شعری نووسیوە بەڵام بەهۆی بوار و زروفی سیاسی ناوچەکەی مەلای جەباری کە عەشرەتی جەباریە نەتوانراوە لە ڕابردووە خزمەتێکی زۆری بکرێ. دیوانەکەی مەلای جەباری 3 جار چاپ کراوە، جاری یەکەم جەبار جەباری، جاری دووەم مامۆستا هەردەوێڵ کاکەی، دوچاپ دکتۆر فەرهاد عەبدولعەزیز لە زانکۆی سلێمانیە پوختی کردوێتەوە، دیوانەکەی زۆر بە جوانی چاپ کردووە. بە هەر 3 چاپەکەیەوە بەداخەوە ڕێژەی چاپکردنی دیوانەکەی مەلای جەباری نەگەیشتووەتە 1000 چاپ. بۆیە من بۆ خۆم کاتێ سەردانی گوندەکەی مەلای جەباریم کرد چوومە سەر گۆڕەکەی بینیم لە گۆڕەکەشە ئەتوانم بڵێم خەدرێک لەم کەڵە شاعیرە کراوە. بڕیارماندا ئەم فیستیڤاڵە بکەین بۆ ناساندنی زیاتر شعرەکانی مەلای جەباری کە بە زبانی گۆران نووسراوە، ماچۆ نووسراوە. حەزەکەم ئاماژە بەوە بکەم بۆ ئەم ڕۆمان هەڵبژار کە تەمووزە ڕۆژێکی گەرمە 24 حەوت یادی کۆچی دوایی مامۆستا عەلی مەردانە و مامۆستا عەلی مەردان یەکەم جار گۆرانیەکی مەقامێکی دروست کردووە بە شعرێکی مەلای جەباری. ئیتر ئێمە ئەمان زمانەوە بوو هەر خۆشبەختانە توانیمان لەم فیستیڤاڵە 1000 دیوانی مەلای جەباریش چاپ بکەین و بەخشین بە میوانەکانمان. ئەمانجی ئێمە ناساندنی زیاتری مەلای جەباریە. باشە مامۆستا ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ لە فستیڤاڵەکە بەڕێوە چێجگە لە ناساندنی بەرهەم و دیوانەکەی مەلای جەباری و
سەرتا یاخود بڵین هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بە مەلای جەباری و جگەلەوە چالاکیێکی دیکەتانە بێ؟ ئێمە جگە لە دیوانەکەی مەلای جەباری سێ دیوانە شعر و ڕۆمانێکش لەلایەن دوون و سەریبا کەرکووک و سلێمانی و خەڵاتەکرێ و پشوێکی تایە ئاهەنگە بچکۆلی ئاهەنگێکی خنجیلانەشی تایە بۆ میوانە بە ڕێزەکان کە هونەرمەند خەندە کەرکووکی و عومەرە درێژ وا مەشهورە کە دوا قوتابی عەلی مەردان مامۆستا عەلی مەردانە لە ژیانە ماوە هەمان ئەو مەقامە ئەڵێتەوە کە مامۆستا عەلی مەردان بە شیعری مەلای جەباری وتوێتی. باشە ئیتر کار و چالاکیەکانمان بۆ شێوازەیە. باشە مامۆستا ئەسوەد گەنجی ئێستا خەڵکی کەرکووک ئەم جیلە نوێی کە هەیە مەلای جەباری لە لای ئەوان ئاشنایە دەیناسن یان ئێوە بۆی ئەم کارە دەکەن بۆ ئەوەی بە تەواوی بیناسێنن؟ مەلای جەباری بەداخەوە نەک لە گەنجی یان جیلی ئێستا لە جیلی ڕابردوش زۆر نەناسراوەوە پێشتر ئاماژەم کرد دووجا دیوانی پێش دکتۆر فەرهاد چاپ کراوە کەم و کوڕی تیا بووە زۆر بە کاڵی چاپ کراوە و نەگەیشتۆتە ناو جەماوەر و نووسەر و خوێنەران بەڕێی من بە تەواوی بۆیە ئێمە ئەم فیستیڤاڵەمان کرد بە نەوەی نوێ و بە نەوەی ڕابردوش باشتر بیناسین و ئەمڕۆ نەوەی مەلای جەباری کە دەستێکی باشی هەبووە لە ئەم فیستیڤاڵە ئەویش بۆ خۆی لێرە ئامادە بێت بەشدارە بێ لەگەڵمانە. ئێمە کارەکەمان بۆ ئەوەیە مەلای جەباری بە هەموو خوێنەری کورد و بە غێری خوێنەری کوردش بناسیێنین. مامۆستا هیچ دێڕە شعرێک یاخود هیچ بەرهەمێکی مەلای جەباریت لایە کە ئێستا پێشکەشمانی بکەیت؟ نەکەم لەبەرەوەی زۆر بەپەلە و بۆ خۆشم تۆزێک لە شعری ماچووە زەعیفم ناتوانم لەبەری باشە هیچ شتێکی ئەو یاخود هیچ یادگاریەکی بەجێماوی ئەو کە ما بێت ڕووداوێک بێت لە بیرتان بێت کە بۆ ئێمەی باسکەن؟ یەک شت هەیە مەلای جەباری دیارە من بۆ خۆشم لە ڕوانگەیەکەوە نەوەی مەلای جەباریم مەلای جەباری کاتێک سەفەرەکات لە هەرێم بڵێن کوردستان و عێراق جێڵێت دوایەوەی کاگەڕێتەوە پاشای گەورەی جاف نەخۆشە بێ لە نەخۆشخانەیەک لە بەغدا بێ ئیتر کۆمەڵێک دکتۆر ئەسنە سەری کە نەخۆشیەکەی بەخراب وەسفەکەن و ئەڵێن ڕەنگە نەمێنێوانە محمود پاشای جاف ئەڵێ عیلاجی من لای دکتۆر نییە لای کەسێکە ئەبێ بێ بۆ لام و چارەسەرم کە دوای چەند ماوەیەک مەلای جەباری ئەگاتە بەغدا لەوێ کەشک لە ناوچەی ئێمە گەرمیان کەشک کە دۆیەکە وشکەکرێتەوە ئەو کەشکەی بۆ ئەخوسیێنێت و بەڵێ بۆیە خوسیێنێت و ئەیداتێ محمود پاشای جاف چاکە بێتەوە بە دکتۆرەکان ئەڵێ دکتۆری من مەلای جەباری بوونەکی ئەوە هەنیەوە لە کتێبەکەشی باس کراوە و شتێکە لە مێشکی خزمانی جەباریە بەردەوام ئەوترێتەوە. باشە هەر بمێنن مامۆستانەوەکانی زیندوو بن هەمیشە و جێدەستی هەمیشە زیندوو بێ لە ناو ئەدەبیاتی کوردیدا. مامۆستا ئەسوەد فایق زۆر سپاس بۆ تۆ کە بەم بەیانیە لەگەڵمان بووی.